ئێرە مزگەوتی ئیمامی شافعیە لە شاری کەرکووک. مزگەوتەکان ماڵی خۆی گەورن، بۆیە با هەوڵدەین بە پێی توانای خۆمان بەشداری بکەین لە دروستکردنی مزگەوتەکاندا، چونکە هەر کەسێک بە ئەندازەی هێلانەی باڵندەیەکی بچووک بەشدار بێت لە دروستکردنی مزگەوتێکدا، ئەوە خۆی گەورە ماڵێکی لە بەهەشتدا بۆ دروست دەکات. براکانم، مزگەوتی شافعی لە کەرکووک، مزگەوتی مامۆستا ڕەمەزان ڕەحمەتی خوای گەورەی لێبێت، خێرخوازێک شانیدایە بەر بۆ ئەوەی کە نوێی کاتەوە و دروستی کاتەوە بە چاچی تا نیوەی کارەکەی هێنا و دوایی تووشی ئەوە بوو کە نەتوانێت درێژەی پێ بدا. ئێستا بەو شێوازە ماوەتەوە پێویستی بە هاوکاری و کۆمەکە. جا چه ئەوانەتان کە ئەمڕۆ هاوکاری بۆ کۆکەنەوە، چه دواتر کەسانێکی ئەهلی خێر ئینشاءالله هەوڵی ئەوە بدەن کە ئەو مزگەوتە بەم شێوازە نەمێنێتەوە. یەکەمیان وە لە پێش هەموو شتێکەوە ماڵی خوایە، وەکو باسمان کرد کەسێک خزمەتی ماڵی خوا بکە ئەوە سەدەقەی جاریە بۆی دەمێنێتەوە بۆ قیامەتی. دومیشیان مزگەوتی ئەو مامۆستا بەڕێزەیە کە لەسەر تەوحید و سنەت کوژرا، خوا بە شەهید قبوڵی کات. بۆ گەیاندنی هاوکاریەکانتان بۆ تەواوکردنی مزگەوتی ئیمامی شافعی لە شاری کەرکووک پەیوەندی بکەن بەم ژمارە تەلەفۆنانەوە: 1970 151 25 89 1950 227 93 11